ئەوە کرم نییە ئەوە بەسکەی قالونچەیە. بەڵێ ئەمەی کە دەیبینین ئەمە زۆرە کرمێکە لە نێو بازاڕەکانی پەلەوە دەفرۆشێت کە پێی دەگوتێت کرمی میلوەرم کە تایبەتە بە خواردنی پەلەوەرەکان و لە هەمان کاتدا بەشێک لە خەڵکیش بەکاری دێنن. جا من ئێستا چمە لای خاوەنێکێک لەو دوکانانەی کە ئەم جۆرە کرمە دەفرۆشێت دەمێنێت پرسیاری ئاراستەکەم سەبارەت بە ئەو کرمە. سڵاوت لەبێ کاک هیدایەت، زۆر سوپاس دەکەم، مەمنون. گەر باسێکی ئەو کرمەمان بۆ بکەی، ئەم کرمە چییە، سوودەکانی چییە بۆ مرۆڤ بۆ پەلەوەرانەی کە بەکاری دێنن؟ ئەو کرمە پڕە لە پرۆتین، یعنی هیچ مەجالی تێدانە بەخێرەوەم سەرباز هیچ مەجالی تێدانە، پڕە لە پرۆتین لە هەموو دنیای شتێک نییە لەوەی پرۆتینی زیاتر تێدای بە گەورە و بچووکەوە، تەنها ئەوە پڕە لە پرۆتینەشی ئیلاهی. خەڵک لەو وەرزەی ئێستا لە بۆ بەچکەی خورمای و مینا و شالور و کە و سوسکە و ئەو بابەتانەی کە ئێستا مەسیمی بەچکەیتیان حەشەرات خۆرن بەڕینە هەمووی پێویست بۆ کرمێکەنا بەچکەکەی ناژی. کاتێک ئەمە بمانێ لە ماڵی خۆمان ئەو جۆرە باڵندانە ئەو جۆرانە بەرهەم بینین لە بۆ جوچکە و مریشی زۆر باشە، زۆر بە سوودا. لە ئەوروپای بەچەند قۆناغێشدا تێپەڕ دەبی دەکرێتە پڕۆتین لە بۆ ئەو مرۆڤانێک کە دەستنە هۆڵی لێژ زوانی باشە. ئەوانەی دو-سێ ساڵ پێش ئێستا ئاین بەرنامەکمان کرد خەڵکەکە باوەڕی دەکرد ئەوانەی لە هۆڵی لێژ جوانی بوون، بەڵام ئەوانش ئێستا لە من زۆر باشرزان ئەو پرۆتینێ بەکاری دێنن لەو جۆرە کرمێ دروستکرایە، بەڵام بەچەند قۆناغێشدا تێپەڕکرایە لەگەرت چەند شتێکی تکە تێکەڵ کرایە، بەڵام 100% ئەو کرمەی تێدا هیچ مەجالی تێدانە. باشە کاگی هیدایەت خەڵک بەکاری نایە هاوڵاتی ئاسایی خواردوویەتی لێرە وەکەوە کەس نەیکڕێت لە خواردنی خۆی، بەڵام وەکو گرێ و بازی کرایە و کابرا پارە خۆوەگرت و خواردی لە ئەو لافاوی ڕۆینە لافاوەکەی پار ئیبن سەیدا دو-سێ سیارش قوتار کرد بەخۆتە نانە، ینی مەقسەد یانی زۆر باشە لە خوای بە زیاد هیچ مشکلەی نییە، کرمەکە نەباتیە خاوێنە. باشە کاک هیدایەت بەنسبەت پاک و خاوێنی خاوێن بەخێو دەکرێت لێرە ئەوە شتی پیسی بدێ لە جێی پیسیدانێ دەمری ناژیتن دەبی جێەکەی زۆر خاوێن بی وەشتی خاوێن دەخواشتی بۆ گەنج ناتانی بخوا شتی بۆ گەنیم دێ دەمری. باشە من با بڵێم بە دوواداچونم کرد ئەنی دەگوترێیان دەشێت لەو جۆرە کرمە جۆرە بەکتریایەک ینی دروست بێ کە پێی دەگوترێت بەکتریای سالمۆنێلا کە مەسەلەن تایبەتە بە سک چوون و ڕشانەوە، ئەنی ئەمە چۆنە قسەی تۆ چێ لەسەر ئەمە؟ ئەخرەوە کرم نییە، ئەوە کرم نییە، ئەوە نیتی نانە ئەو لە کرم هەیتی، ئەوە کرم نییە، ئەوە بەسکەی قالونچەیە. ئێستابی بۆ مارێ بە خێویکە کاتێک ئەو هایلێدی ئەوە لە قۆناغی دووەمی ژیانیتی کاتێک ئەو هایلێدی ئێستا ئەوە ئەگەر لەو خەوەی هەر بس دەبێ بە قالونچە کرم نامێنێ، یعنی کاتەوە کرم نییە هیچ پیسی و نەخۆشش پێوە نییە. باشە لە ڕووی شەرعەوە ئەنی ئەو جۆرە خواردنانە ئەم جۆرانە مەکروهە، ئەنی خەڵک چۆن دەیخواون لە ڕووی شەرعەوە برێونەری حرامە هیچ مەجالی تێدانە ئەڵا لەبەرەوەی ئیسلامین، بەڵام لە ئەوروپا و لەو جیهانەکە خەڵک لە خۆی دەخوا کابرا لە سەردینی خۆمەش سەردینی خۆمان ئەمە لەو باڵندەکانمانیشمان پێیتی لە بازرگانی ڕۆژانە ئیشمان پێیتی لە خواردنی خۆمان ئیش پێ ناکەین، کابراش لە خۆی دەخوا لە گرە و بازی ئەو مۆزوع عشتکەیە. باشە نرخی چەندە؟ ئەوزەم نرخەکەی زۆر گرانە زۆر گرانە بەخۆی ئێستا مە سیمیتی چلۆی بە 6,000 دیناریە، بەڵێ ئەگەر نەمینە لە بازاری کەم بچێت تا 7,000 دەڕۆ. بەڵێ باشە کاکی داد لە ڕووی مەسەلە ئێوەکو مۆڵەتی تەندروستیتانە هیچ کێشەتانە با بڵێن لە ڕووی وایگرتنەوە؟ ئەو مۆڵەتی ناوێت کرمە لەوە باڵندەیە لەبۆ مرۆڤ نییە ناوێت بەخۆی مانجە جارێک دوو مانگ جارێک بە دیار دەکەوی لە بازاری نامینی خلاص دەبی خلاص دەبی.